پڵنگەکانی تامیل جودا خوازە چەپەکەکانی سریلانکا. لە زانستی سیاسیدا ئازایەتی بەتەنها بەز نییە، بەڵکو شەڕکردن لە پێناو بەدەزێنانی ڕواڵەتی و دیبلۆماسیەت لە پاڵپشتیکردنی دەوڵەتان بۆ لایەنداری گرنگە، چونکە لەناو ئەم هەموو ململانێ و سەربازی و ئابووریەی لە جیهاندایە دیفاکتۆ دروست نابێت، بەڵکو ئەوە کردنەوەی مەجال و بوارێکە بۆ سوودمەندبوونی ئەو دەوڵەتانەی کە دەبن بە لەمپەر لە بەردەم توانەوە. ئەمەیە کە دیفاکتۆ دەخوڵقێنێت. گەرچی پڵنگەکانی تامیل لە ڕووی هێزەوە زۆر ڕێکخراوەیی و خاوەن دیسپلین نەبوون، سەرباری ئەمەش ئازایەتیان بوو بە چیرۆکێکی جیهانی، بەڵام بەهۆی لاوازیان لە ئیدارەدانی باوەڕی جیاوازی ئاینی لەلایەک و یەکگرتنی تەواوی دەوڵەتان دژیان. ئەمە سەرباری ئەو هەلە استراتیژیانەی کە چانسی خۆیان بەستبووەوە بە دەوڵەتێک بۆ هاوکاریکردن، ئەمانە کەوتنی تامیلیەکانی کرد بە شتێکی حتمی. پەڵنگەکانی تامیل لە سریلانکا لە ساڵی 1983 دەستیان کرد بە خەباتی چەکداری دژ بە حکوومەتی سریلانکا. ئیسرائیل یەکێک بوو لە وڵاتانەی سەربازگە و شوێنی مەشقی لە خاکەکەی خۆیدا بۆ کردنەوە. ئەمە سەرباری ئەوەی هاوکاری کردن لە ڕوانگەی سەربازی و ئابووری. ئامانجی سەرەکی تامیلیەکان دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆ بوو لە باکوور و ڕۆژهەڵاتی سریلانکا. مانگی 5 ساڵی 2009 حکوومەتی سریلانکا بە هاوکاری ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا و بڕینی یارمەتیەکی وڵاتی چین توانیان ئەو جوڵانەوەیە سەرکوت بکەن و وەک یەکەم هەنگاویش لە تیرۆرکردنی سەرکردەکەیانەوە دەستی پێکرد. بەمەش خەباتی 26 ساڵی تامیلیەکان دوای ڕژانی خوێنی نزیکەی 1000 کەس و کەم ئەندامبوونی دەیان کەسی تر کە تا ئەمڕۆژ بە نیوەی لاشەوە خەریکی ژیانکردنن کۆتایی هات. تامیلیەکان خاوەن ئایدۆلۆژیای چەپ بوون، لە پاڵەمەدا خاوەن هێزێکی منەظەمی ڕێکخراوەیی بوون و دەیان 1000 سەرباز لە هەردوو ڕەگەزی نێرومێ ئەندامی ئەو جوڵانەوە چەکداریە بوون. تامیلیەکان لە سریلانکا بەجیا لە هەندێک پێگاتەی تر لە ناویاندا بەپێی سەرچاوەکان ژمارەیان 20 ملیۆن کەس و لە ڕووی ئاینەوە هیندۆس و بوزی بوون. ئیسلام و مەسیحیش لە ناویاندا هەبوو، بەڵام ئەوەی جێگەی ئاماژەیە موسڵمانەکان لە سریلانکا دابەش بوون بە سەربەرەی تامیلیەکان و بەشەکەی تریشیان پاڵپشتی دەوڵەتی سریلانکایان دەکرد. ئەمانەی لە پاڵ دەوڵەتاندا بوون پێیان دەوترا موسڵمانە مۆرەکان. دەوڵەت لەم موسڵمانانە بە پاساوی ئاین بەرەی جیهادی لێ دروست کردبوون. گەرچی لە سەرەتاوە ناکۆکی لە نێوان پێگاتەکاندا هەبوو، بەڵام بە شێوەیەکی فەرمی کێشەی تامیل لە ساڵی 1983 دروست دەبێت. تامیلیەکان ئەو کاتە ویسیان سوپایەک دروست بکەن لە ژێر ئامانجی ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ، یەکیان گرت و داوای دەوڵەتێکیان دەکرد بە ناوی ئیلام تامیل. ساڵی 1987 تا ساڵی 1991 سوپای هندستان ویستی دەست بخاتە سریلانکاوە بە ناوی هێزی ئاشتی پارێز، بەڵام نەیتوانی لەسەر سەختبوونی دەوڵەتی تر بوو بە لەمپەر. هەوڵەکانی سریلانکا بەرامبەر بە بەرەی ناڕازی و جوداخوازی ناسراو بە پڵنگەکانی تامیل دەستی پێکرد و ویستی دەوڵەتانی دراوسێ تا دەگاتە وڵاتانی زلهێز بە تیرۆریستیان دابنێن. ئامانج لەو کارە لێدان بوو لەو بەرەیەی کە بڕوایان وابوو دۆزی میلەتەکان ڕەوایە. ئەمە بۆ هۆکارێک بە مەودای شەڕی نێوان سوپا و پڵنگەکانی تامیل 32 وڵات تامیلیەکان بە تیرۆریست بناسێنن. مانگی 5 ساڵی 2009 دەوڵەتان بە هاوکاریکردنی سوپای سریلانکا و دەستبەرداربوونی ئیسرائیل لە پێناو بەرژەوەندیەکانی کۆتایی بەم جوڵانەوەیە هاتوو ناوەندی دەسەڵاتەکەیان کۆنتڕۆڵ کرا و یەکگرتنەوەی تەواوی سریلانکا لەلایەن سەرۆک وەزیرانەوە ڕاگەیەندرا. ئەوەی جێگەی ئاماژەکردنە کورد دەبێت لە ئەزموونکردنی وەها ڕووداوێک سوود وەربگرێت و خۆی لە پێناسەی ئازایەتی و جەنگاوەری بپارێزێ و پێویستە هەوڵ بدات لە شوێنەوەی باسی ئینسان و دۆستی یان ئازایەتیان بکرێت دۆزەکە بەرەو پێشەوە بەرێت و لەو هەڵەیە خۆی بپارێزێت کە هێڵەکانی خۆی بخاتە سەبەتەی وڵاتەکانەوە.